پەیامێک لە ئەنجومەنی بەڕێوەری قوتابخانە و خوێندنگەکانە بۆ ڕێکخراوی یونیسێف هەست دەکەین کە ئێوە لایەنێکی سستن لە بەدەمەوە چوونی چارەسەرکردنی کێشەکار بۆیە داواکارین. یەک، چۆن بودجەیەکی تایبەت لە دژی تیرۆر تەرخان کراوە بە هەمان شێوە بڕی بودجەیەکی پێویست بۆ سێکتەری پەروەردەش تەرخان بکرێت بۆ ئەوەی هاوشەوەی ئەو پەروەردەش لە تیرۆرکردن ڕزگار بکەین، چونکە ئەوەی ئێستا دەگوزارێت تیرۆرکردنی دەرونی هەستی زیاتر لە 700,000 خوێندکار و زیاتر لە 50,000 مامۆستایە. دوو، فشار لەسەر حکومەتی ناوەند و حکومەتی هەرێم دامەرێت بۆ چارەسەرکردنی ئەم پرسە بە شێوەیەکی زۆر خێرا، چونکە بابەتێک نییە قابلی لەوە زیاتر دواخستن بێت. سێ، چۆن حکومەتی هەرێم هەماهەنگەر لەگەڵ یونیسێف بۆ فەرهەمکردنی خوێندن بۆ ئاوارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق و پەنابەرانی سووریا هەرکی ئێوەیە بە هەمان چەشن حکومەتی ناوەندیش ناچار بکەن هەماهەنگی یونیسێف کار لە ئاوردانەوە لە چارەسەرکردنی کێشە و قەیرانەکانی پەروەردە لە هەرێمی کوردستان بەگشتی و ناوچەی بایکۆر بە تایبەتی. ئەو بەڕێوەبەرانە سەرجەم بەرپرسادی خۆیان هەڵاگرن، بەڵام ئەو بەڕێوەبەرانەی کە لا ئێمە ئەندامن تا ئێستا هیچ بەڕێوەبەرێک لە ئەنجومەنی بەڕێوەبەرەکان قوتابخانەی نەکردوێتەوە. کەسێکیش کە کردوێت و لە خەمخۆری خۆی بووە هەستاوە بە دابەشکردنی کتێب چاوەڕێی ڕای گشتی ئەکا بۆی کە خوێندنگەکەی بکاتەوە.